أبو هريرة خوای لە ڕازی بێ بۆمانە گەڕێتەوە حەدیثێکی صحیح کە لە زۆر لە کتێبە صحیحەکان باس کراوە. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی حەوت جۆر کەس هەن لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەری خوان کاتێ لە کاتێکا کە سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر. خۆر ئەوەندە نزیکە 1 میل لە ئینسانەکان و نزیکە هەموو خەڵق لەناو عەرەقی خۆیانە غەرق بوون، بەڵام حەوت جۆر کەس هەن لەو ڕۆژە لەژێر سێبەری خوایە ئیسراحەتەکەن. هەوڵدا یەکێک لەمانە لە تۆ هابێ عەلە الأقل. یەکەمیان کار بەدەستێکی دادپەروەر کە عادلە و دادپەروەرە کە زوڵم لە کەس ناکات، بنە ماڵە و کەس و کاری خۆی ناداتە سەر خەڵکە، پارەی ملت ناخوا، عادلە و دادپەروەرە. دوو گەنجێتی لە پێناوی خوایە سەرف کردبێ، هەر بە مناڵی بە گەنجێتی عیبادەتی خوای کردبێ، لەسەر ئەوە گۆش کرابێ هەتا ئەو ڕۆژاگەڕێتەوە لای خوای پەروەردگار. سێم پیاوێک دڵی بەسرا بێتە مزگەوتەوە. چەند خۆشە ئینسان دڵی بەسرا بێتە ماڵەکانی خواوە. چوارەم دوو کەس لە پێناوی خوایە یەکیان خۆشە بێ، لەبەر خاتری خوا کۆ بنەوە، لەبەر خاتری خوا حافیزی لە یەکەکەن. پێنجەم پیاوێکە ئافرەتێک داوای ئافرەتێکی جوانی خاوەندە پلەپایە، هەم جوانەوە هەم پلەپایشی هەیە، داوای کاری خراپەی لەیەکە، بەڵام ئەمەڵێ من لە خوا ئەترسم، لەبەر خاتری خوا ئەو کارە ناکە، تەنها لەبەر خوا. شەشەم کەسێکە کاتێک خێرەکە هەوڵ ئەدا زۆر بە نهێنییکە، لەبەرەوەی هیچ منەتێ بەسەر فەقیر و هەژارانە نەکە، لەبەر خاتری خوا بە هینەوەیکە، بە سڕیەیکە، بە نهێنییکە، حتى هەوڵەدا دەستی چەپی بە دەستی ڕاستی نەزانێ، کاتە دەستی ڕاستی خێرەکەی پێ ناکە هەوڵەدا دەستی چەپی پێی نەزانێ. و حەوتەمیش پیاوێکە یان کەسێکە کاتێ باسی خوای لە ئاکرێ، باسی گەورەی خوای لە ئاکرێ، باسی دەسڵاتی خوای لە ئاکرێ، فرمێسک بە چاوەکانیان دێتە خوارەوە، لەبەر خاتری خوا ئەگری، خەشیەتی خوا وای پێەکە، خۆشەویستی خوا یا ترسی خوا وای پێەکە، فرمێسک بە چاوەکانێ دێتە خوارەوە. ئەم حەوت جۆر کەسە لەژێر سێبەری خوایان لە کاتێکا کە سێبەر نییە جگە سێبەری خوا. هەوڵدە تۆ یەکێک بە لەمانە، یەکێک لەمانە با لە تۆ هەبێ، بەڵکو خوای پەروەردگار سەربەرزی ڕۆژی قیامەتت بکە.